لە سەردەمی کۆنا دوو خواردنی زۆر مفازەل هەبووە کە بەشەر مرۆڤ خواردوێتی ماسی و خورما پێکەوە ینی تۆ لە شارستانیاتی فیرعونەکان و میسرەوە زۆرە خواردنە خواردنێکی بەلەزەت و بەتام بووە خواردنی شاهانە بووە با ئێستا باسی خورماتان بۆکەن کە بەهایشی خۆراکی زۆر بەرزی هەیە ئابووری بەشێکی گەورەی وڵاتان پێک دێنێت هەرێمی کوردستان هاوردەکارێکی گەورەی خورمایە عێراق بەرهەمێنەرێکی گەورەی خورما و بەڵام ئێستاش ئەویش لەمان شێوە خورما هاورداکە یەکێک لە نیشتیمانەکانی خورما لەسەر ئاسی وڵاتانی دنیادا بریتە لە سعودیە لە ساڵی 2021دا درێژەیدا بەوەی کە لە ڕانکیندا لە ڕیزبەندا لە تۆپ لە پلەی یەکەمدا بێت لە هەناردەکردنی خورمایە و زانیارانەی کە ئێستا دێتە سەر شاشە دەیبینن پەیوەندی بە خورمای سعودیەوە هەیە کە لە ساڵی 2021دا بڕێکی زۆر خورمای هەناردەی بازاڕەکانی جیان کردەوە بەهای بازاڕی و بەهای کەرتی با بڵێن قەبارەی بازاری خورما لە سعودیە 2 ملیار دۆلارە 7 ملیار و 200 ملیۆن ڕیاڵە کاکاتە 2 ملیار دۆلار لە سەدا 12 هەموو بەرهەمی کشتتوکاڵی سعودیە خورما پێکێنێ لە سەدا نیوی بەرهەمە نانەوتیەکان ئەوەی بەرهەمی نانەوتیە لە سعودیە بەرەمێنرێت لە خورماوە سەرچاوە دەگرێت 33 ملیۆن دار خورما لە سعودیەدا هەیە ڕاستیەکەیوی کە جێگەی سەرنجە حەزەکەم باسی کەم ئەوەیە کە سعودیە لە چوارچەوەی پلانی دیدگای سعودی پێڵەن کە بریتە لە چی بریتە لەوەی کە پشکاتە داهاتی نەوتی و ڕووکاتە داهاتە نانەوتیەکان بۆ ئەمە بەسەش ئەنجومەنێکی خورمای جیانی پێکێناوە کە 11 وڵاتی جیان لە خۆ دەگرێت هەموو ئەمانە فاکتەرن کەواکات وەبەرهێنان لە کەرتی خورما لە سعودیە هەم لە دار خورما لە دارستانەکان هەم لە یارمەتیدان و هاوکاریکردنی جوتیاران و ئەوانەی کە زەوی داچێنراویان هەیە بە خورما هەم لە وەبەرهێنان و پەرەپێدان لە بەرهەمی جۆرەکانی خورمایە سەرمایە گوزاری بکە ئەمای کردووە کە بەرهەمی خورما لە سعودیە زۆر زیابێت.